بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەویش لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر پرسی موچە و پرسی تەوتین و هەژماری منیش دەوەستین دیارە ئێستا لە سلێمانیش بەپێ و نووسرا و فەرمیانەی کە هەیە هەژماری من دەستی پێ کردوتەوە لە کاتێکە پێشتر سەرۆکیەکێتی لە بانگشی هەڵبژاردن باسی لەوە کرد بۆ هەژماری مەسرورە بەڵام ئێستا لە سلێمانی دەستی پێ کردوتەوە و باز لە دواکەوتنی پرسی موچەش دەکەین لێکەوتەکانی و باز لەو بڕەپارەیش دەکەین کە بەغداد بڕیاری داوە بینێرێ 761 ملیار دینار بە قسەی سۆرا عومەر ئەندامی پەرلەمانی عێراق کەوا بڕیارەیەک شەممە 761 ملیار بنێردرێت بۆ هەرێم وەکو موچەی مانگیدە واویدی کە دەبێت لە داهاتی ناوخۆ تاواکاری بۆ بکرێت کە بڕی 235 ملیار دیناری پێویستە لە داهاتی ناوخۆ تاواکاری بۆ بکرێت. لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵح شارزایی کارگێڕی و ئابووری و چاودێری سیاسی سەرم پرسانە دەکەین و دواتریش لەسەر بارودۆخی داهاتووی هەرێم لە ڕووی ئابووری و سیاسیشەوە دەوەستین. کاکتۆر بەخێر بێن سوپاسیانە دەبێت. سەرەتا با لە تەوتین و هەژماری منەوە دەست پێ بکەین. لە سنووری سلێمانی ئێستا ئیش بەکامیان دەکرێت ئەوەی کە ڕوونە هەژماری منە یاخود تەوتینە کە پێشتر سەرۆکی یەکێتی بەڵێنی با خەڵکدا کە لێرە جێبەجێ بکرێ و نووسراوێکی جێگری پارێزگاری شەبوو بۆ بەغدا نێردراوە. بەڵێ سەرەتا بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابەت کاک حەکیم و سڵاو ڕزمەی بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پێیام. وەڵاهی بەداخەوە کاک حەکیم یعنی من ئەمڕۆ لە شوێنێکی ژوتم پرسی تەوتین و هەژماری من زۆر جارباسی بانقە کردیان بانقە ئاوا بینێرێ ئاوانەی نێرێ ژماری بانقەکان بە هەروەکو و شێوەی بەغداوی ینی کۆمەڵشت باوەڕکە مۆزوعەکە زۆر تەکنیکی نییە. مۆزوعەکە ئێستا بە تەواوەتی هەم لە بینی هەرێمی کوردستان و بەغدا بە تەواوەتی پرسێکی سیاسیە چونکە ئەمە هەنگاونانە بەرەو کۆمەڵشتی تر بەهۆی لاوازبوونی هەرێمی کوردستانەوە کە بە دەستی خۆیان یەکێتی پارتی ئەم کارتی دانوستانیان لە دەستی خۆیان سووتانوە بەهۆی ئەوەی کە نەوتیان لەژێر دەست دەهێنراوە یعنی بەهۆی ئەوەی کە داهاتی ناوخۆکان ئەبێ بە ماڵ بەسەریانەوە با تەسلیمیشینەکەن دوای ڕوونیەکەینەوە بەم لاوازیە بەغداد ئێستا تا ڕادەیە خۆی گرتووە ئەگەر کێشەی تری توش نەبێت دانانیشێ بە ئاسانی پرسی مالی یعنی ئەم هێزی دارایی کە لە هەرێمی کوردستانە بە ئاسانی بێوێ یەکێتی و پارتیەوەکو جاری جاران تەخشان و پەخشانی بۆکەن بۆیە بەردەوام بەم شێوە سەر ئێشیان بۆ دروستەکەن ئەمە لە بینی بەغدا و هەرێمی کوردستان و خاصەتەن ئێستا کە هەڵبژاردننی عێراق نزیکە من پێم وایە تا هەڵبژاردننی عێراقیش تەواو بێ و کابینەی نوێ بەغدا هیچ نەرمێک نانوێنێ بەرامبەر هەرێمی کوردستان هیچ چاوپۆشیێک ناکە لەبەر ئەوەی کە شارعی عێراقی ئەوانش دەنگدەری خۆیان هەیە چۆن لە هەرێمی کوردستانە کاتێک هەڵبژاردن دەست پێیەکە یەکسەر مۆزوعی عێراقچێتی و ئەوانە ئێتە بابەتە و هەڵمەتی هەڵبژاردنەوە و ئێمە دژی ئەوەین و ئێمە نەتەوەی ها لە بەغدادیش بە هەمان شێوە ینی نەتەیب سامی ئێوێ ئەو یعنی ئەو چاکەی کە لەگەڵ هەرێمی ئەیکا خۆی پێ ناشرینکە لە ناو شاری عێراقیە هەرچەنە سوودانی لەوانەیە کۆمەڵی مامەڵەکە بۆ ئەوەی کە نەک یەکێتی یا پارتی بەرجا کۆی کورسەکانی هەرێمی کوردستان لای کەمی لە داهاتووە بتوانێت خزمەتە بە مالکی بکە بە سوودانی بکە هاتنەکەشی ئەو ئامانجەوەیەکە گوڵە ئامانجەکانی کە هەڕەشەی لەسرە بەڵام ئەویش هەر ینی دەستکراوە نییە ئەو تا وەزیرێکی دارایی بۆ دانراوە کە گوێ لەوێش ناگرێ ئەمە لە بینی بەغدا و هەرێمی کوردستان لە بینی یەکێتی و پارتیشە بە تەواوەتی ئێستا وا ڕوون ئەبێتەوە بە تەواوەتی پرسێکی سیاسیە بە تایبەت لە ئێستایە کە پرسی تەشکیلی حکومەتە یەکێتی مۆزوعی تەوتین ئێنێتە پێشەوە لە حاڵمەتی هەڵبژاردنە لە ئێستاشە زۆر ئاسایی لەوانەیە ئەگەر پێگە و مەکانی لە جاران باشتر بێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆنە و لەگەڵی شەراکەت لە پرسی هەژماری منە چونکە هەژماری من داهاتێکی زۆر زۆر باشی هەیە بۆ هەرێمی کوردستان بۆ حیزبەکان ئەڵم بۆ هەرێمی کوردستانە ئەوە لە ڕووی داهاتەوە لە ڕووی هێزی داراییشەوە یعنی ئیتر ئەو کاتە لە برێوی خەڵک چاوی لە بەغدا بێت چاوی لە وەزارەتی داراییە و کەی پارە ئەنێرێ و کەی تەمویلی دارایی لە سیخواندا بمێنێت بەڵێ ینی بەڕاستی هێزی دارایی لە عالەمە لە هەموو جیهانە بانقی جیهانی عالەمیش یعنی ئێمە وا تێ نەگەین تەنها خەریکی ئیشی دارایی و ئەرقامە
ینی بڵێن نقطەی ئەساسی کارکردنی سیاسەتە لەوە نقطەی ئەساسی مەوزوعی بەرژەوەندیە لە عالەمە کە ئەو بانکە ئەتوانێت بە ئاسانی هەڵدەسوێنێت. تۆ بزانە ئەمریکا تەنها بە مەوزوعی چەکی دینار و دۆلار چیەکە بە بەغدا چۆن لەکوێ بیەوێ بەغدا زۆر پرسی سیاسی هەیە ئەم لێدانە سودانی ناگەیەنتە واشنگتن بەس لە مەوزوعی دۆلارێسە سودانی گەیەنتە واشنگتن کەواتە بۆ ئەمانی ژوایە دەنوێت زدارەیەکە لای خۆیان ببینێتەوە. ئەمە شەڕێکی لای کەمی من ئەمە بە سەریحی هەڵم ئەمە شەڕێکی مانوونەمانە بۆ ئەمان کورت و مختصر یعنی ئەگەر پارێن دەزانن نمێنێ نامێنن شەڕی مانوونە کە ئەوە نەمێنێ بەوە ناوەستێ بەوە ناوەستە شتی تریش ڕۆیات بە سەریحی بیڵێن بەغدا دانەنیشتووە هەرێمی کوردستان یەکێتی پارتی بە ئارزوخوان مامەڵەکەن و وەکو دەستگای خێرخوازی مامەڵیان لەگەڵاکە و پارەیان بۆ بنێر و دەست خۆشچەنی ترتێ با بۆ بنێرم نا ئەوش سیاسەتەکە ئەوش لە چوارچەوەی منزومەیەکایە کە وڵاتانی ئیقلیمی کاریگەری هەیە لەسەری وڵاتانی جیهانی کاریگەری لەسێ لەگەڵیشە کۆمەڵی هەز لە ناوخۆ خۆیانە یعنی بۆ نمونە ئێستا کە قەرارە بۆ مانگیدا 763 ملیار و 146 میلیۆن دیناری کە نردووە هەرێ مەڵم پێویستە بە 996 ملیار بۆ ئەمە کورتێنان چەنی هەیە 233 ملیاری 233 ملیاری هەیە لەبەر 763 ملیاری نردووە 203 ملیارەکە توازانی یەکێتی پارتی داتن دەسەکەن بە گیرفانیانە لە توخوا بە ئەو خەڵکە بێم و چەند نەبێ لە بەرەوەی دەنگی پیاین بعد چاکەیەکیان لەگەڵاکەین نا دانیشێ بۆ نمونە ئەگەر بەغدا گوژمەیەکی تر بینێرێ ئەڵێ ئەومان پێ تەکمیلە کرد و ئەوی تری شەڵەگرێ بۆ 2020 من ڕای شخصی خۆم وایە ئەم سێمان بڕیاریان داوە بە سێ گوژمە 700 زیاتر لە 760 میلیارد بنێرن بەڵێ 763 ملیار و 149 ملیار 146 میلیۆن دینار 11 و 12 ئەوە بێت بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەزان چی بەبێ بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراق بەبێ بڕیاری چونکە بڕیاری ئەنجومەنی وەزیران لەسەر بنەمای بودجێ عێراق بێ و بێ لەسەر بنەمای بڕیاری دادگای فیدرالی بێ لەسەر بنەمای بودجێ عێراق بێت ئەبێ 965 ملیار بنێرێ بۆ ئەمە نانێرێت کۆمەڵی هۆکاری قسەی خۆی هەیە ئەڵێ تۆ داهاتی ناوخۆ تەسلیم ناکەی قسەکەشی ڕاستە تقریبا 5 مانگێکی تەسلیم کرد ئەڵێ تۆ نەوت هەر بە قاچاق بەردەوامە لە فرۆشتن باشم پارانە بۆ کوێ ئەچێت یاعین ناکرێ بڵێ وەڵا باەکێتی پارتی دزی خۆیان کەن و ئێمەش میلەتەکەیان بۆ ژێنی ئەس بۆی ڕوون بە ئێستا و 763 میلیارە کە دێت بۆ مانگیدا وا بڕیارە بۆ مانگی 11 و 12 بینێرن وایە بەس پارتی وکێتی لە مانگی 12 کە ئێمە چینە مانگی 12ەوە یەک دو ڕۆژی تر سێ موچەدا بەش دەکەن لە مانگی 12دا شتی وا ڕوودەدا لە دەسەڵاتی پارتی وکێتی ئەگەر بەغداش پارەکە بنێرێ وەڵاهی ئەگەر شتی وایان کردایە ئەیان خستە پێش هەڵبژاردنەوە ئەمە یەک بە پارەی خۆشیان بوو بێ بەڵام بەڕێی من حەز ناکەم قسەیەکەم بۆ منە دەرونی هاوڵاتیانە یا دۆخەکە بەڵام با واقعی بین باش من پێم وایە هەر زۆر پیاوی چاک من ئەم سێ مانگە یەک مانگەیە هەر زۆر پیاوی چاک بن یەک مانگ ئەمە یەک دوو و من پێشبینیەکەم بەغدا ئەم پارەی کە ئەینێرێت ئەو بە حسابی خۆی زیادە ئەینێرێ لەبەر هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی تەسلیم نەکردەوە خۆی داهاتی نەوتەکەشی تەسلیم نەکرد 400,000 بەرمیلەکە و قاچاقیش بەردەوامە بۆیە لە دوو حاڵت بەدەر نییە ئایا ئەمە بەرتیلێکە بۆ ئەوەیە کە هەرێمی وانی وەزعەکە زۆر تێک نەچێت لە بینی هەرێمی کوردستان و بەغدا ویان ئۆکەیەکی باشی سوودانی لەسرە پەیوەستە بەو سەردانی کە هاتووە ئەگەر نا ئەگەر ئەوانە نەبێ من پێم وایە ئەم پارێشی کە ئەینێرێ دوایی لە بودجەی 2025 هەرێمی کوردستان نەبڕێ لەبەرەوەی دەڵێن پشکی نێماوە هەرێم لە 2000 بەڵێ من دوێنێ وتم کە هەرێمی کوردستان پشکی بودجێ خەڵک وا تێگەی گوایە وتمە بودجێ عێراق داخراوە 2000 نا پشکی هەرێمی کوردستان بە پێی بیرکردنەوەی تایب سامی کە پارەکانی تەواو بووە 700 میلیارد بەڵێ بەڵام گرفتەکە ئێستا بۆ نمونە 3 تریلیۆن دیناری لە بودجێەوە بەرهێنان ماوە هەرێمی کوردستان باشە محاولەیەکی زۆر کرا کە ئەمە بگوازێتەوە بۆ بودجەی خەرجی بۆ ئەوەی ئەم سێ مانگەی پێبێت بەڵام تۆ هەر داواکاریەکەش و هیچی جێبەجێ ناکەی چۆن شتی وابێت تۆ داوای ئەوە ئەەکەی تایب سامیش ئەڵێ باشە
من ئەوەت بۆ بنێرم ئەی تۆ داهاتی ناخۆت تەسلیم نەکرد نەوتت تەسلیم نەکردووە ئەچێت تەسفی ئەوەی پێکات لە بودجێوە بەرهێنان بۆیە لەوێش حساباتی ود لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێ بەڵام گرفتەکە ئەوەیە نە پارتی زەرەرەکان یەکێتی زەرەرەکان یعنی ئەوەی دەستی بۆ ئەومان لەم سەرۆ بیگرە بۆ ئەو سەر هەرموچی هاوڵاتیانە خۆب ئەگەر قسەی شەکەی ئەگەر بانقەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە پارەی تایە پارەی ئەحزابەکانی تیا بواە یەکێتی پارتی تیا بواە پارەی خۆیانی تیا بواە و ئەو بانقانە ببەسرایەتەوە بە بانقی ناوەندیەوە ئەکرا بۆ نمونە حەسری خاتە سەر بەس خۆی یەکێتی پارتی چۆن پارەی یەکێتی پارتی ببڕێ پارەیان لە دەرەوەیە پارەیان لە دەرەوەیە حساب سیستەمێکی بانقی سیستەمێکی بانقیشان نییە تاوەکو تۆ بزان یەکێتی چەنی هەیە پارتی چەنێ فلان بەرپرس چەنێ فلان فیسار بەرپرس چەنی هەیە بڕوا بکە ئەمە بە ئەمانە تۆ ئێڵام بەغدای 1 دینار نەنێرێ هەتا 10 ساڵی تری یەکێتی پارتی زەرەر ناکەن لە ڕووی مادیەوە ئەوەندەیان هیچ کە سەرچاوی دارایی یەکێتی پارتی لە دەرەوەیە و ئەوەیشی کە ئەینێرێ کە لێی ئەخۆن ئەوەی کە ئەمێنێتەوە ئەیەن بە موچەخۆران ئەگەر نایس ئەو داهاتی ناخۆی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە مانگانە 320,000 بەرمیل نەوت بە قاچاق ئەفرۆشن لەگەڵ تۆ تەسەوەرەکی هاک حەکیم لەو کاتی هەناردەی نەوت وەستاوە زۆر لە زەرەری میلەت بووە باشە لەبەرەوەی تەنها موچە ئەبڕێت بەس تەسەوەرەکەی بەم قاچاقی نەوتۆ بەم تەسلیمکردنی نەوت نانەوتە کە ئەم هەموو ناشفافێ یەکێتی و پارتی لە سەردەمی هەناردەی نەوتۆ زیاتر قازانجەکە ئێستا قازانجیانەکە بەڵێ لەبەرەوەی ئێستا جانان ئەوت بودجێ پرۆژە یاسایەکی بودجە هەیە لە پەرلەمانە ئەمە خەرج کراوە ئەوە خەرج کراوە بۆ موچە دەگەڕاوە بەشێکی بۆ موچە ئەگەڕا و ئەو تا تو ئەوەت هەیە بەس ئێستا ئەڵێ من هیچم نییە و چاوەڕێی بەغداین پارەیەک نێرا ئەتانێنێ و ئەگەر نەش بوو دوعای خێرمان بۆ بکەن باش بەس لە داهاتی ناوخۆ ئەگەر بەغدا ئێستا بۆ 763 میلیارد دەنێری ئەوەی کە پێویستیەتی زیاتر لە 200 میلیارد کورتێنانە 233 میلیارد 233 ئەو پێدوای لە داهاتی ناوخۆ پڕیکەنەوە یاخود چاوەڕێ بکەن بەغدا بڕە پارەیەکی تر بنێرێ ئەوی بخەنە سەر چۆنە کاک حەکیمیان ئەمانە زین بۆچی ئەو بۆ داهاتی ناوخۆ تەسلیمی بەغدا ناکە بۆ تەسلیمی ناکە بەڵێ تا ئێستا 321 میلیاردیان تەسلیم کردووە بەهی خۆی هێزانێ باش بۆی ئەبەو جۆرە هینەکە جا ئەگەر ئەمان تەسلیمیکەن ئەوان بڕوان وایە ئەگەر ئێمە هەر کاتە تەیفسامی ئەوە پارە بنێرە و ساباتی ود لەگەڵ ئێمەکە ئێمە لێرە داهاتی ناوخۆی خۆمان و گیرفانی خۆمانی بخەینە سەر بەهی خۆیان نێزان تەبان پارەکە یا پارەی قاچاقی نەوت ئەو کاتە بەغدا ئەڵێ ئەوە تاوەکەواتە گیرفانی حیزبەکانتان پڕە چارەسەری مشکلەکەی ناکات ئەو پێی وایە چارەسەری مشکلەی بودجەی هەرێمی کوردستان موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یەکێتی پارتی بە مشکلی خۆیانی نازان ئەمە گرفتەکەی ئەوان ئەڵەن بە مشکلی بەقایە یعنی ئەڵێ یعنی وەگە وایە ینی ئەمان خەڵکیان بە بارمتە گرتووە باشە خۆیان سەرانیان لێسن باجیان لێسەنن ڕسوماتیان لێسن پارەی کارەبا پارەی ئاو بەڵام ئەیکێ خزمەتیان کە ئەڵێ بەغا خزمەتیان کە یعنی تۆ سەری ئەم تەوازنەکە باشە تۆ ئەم هەموو باج و ڕسوماتی لێ ئەسەنیت ئەم هەموو پارەی لێسێن تۆ تەسەوەرکە کاک حەکیم لە تخوا بابە دەقیقی باشە گەر ئیزنم بەی بزانە چی ڕوویاوە چی ڕوئەیە لە سلێمانیە چەند کارگە داخراوە بەهۆی چیشەوە داخراوە ئەخستنی کارگەی ناوخۆ بەڵە بەڵە کارگەی بچوو یان گەورە مام ناوەندنەوە بە هەموو سێکتەرەکانەوە باشە بە نزیکەی لە کۆی 1135 کارگە لە سلێمانی 800 کارگەیان داخراوە 1135 کارگە 1135 کەم لە کۆی 1135 کارگە 800 کارگەیان داخراوە باشە 800 دابەشی 1135 لە 170 کارگەکانی سلێمانی داخراوە بۆی چیەوە؟ باج ڕسوماتێکی زۆر پارەیەکی زۆری کارەبا پارەی ئاو پارەی لەوحەی ئەلانات پارەی ساڵانە ئەم هەموو باجە لە خەڵک وەرەگرن باشە ئەژڵێ ئەبێ بەغا موچەتان بات ئەو بەس دەستێن یعنی ئەمە هەولێری شێم حاڵەتە بەڵا بەڵێ لە هەولێری شەیە بەڵام
با ئەمن ڕاستکردنەوەیەکەم بۆ ئەمە بۆی خەڵک چاواشە نەکەین. لەم 1935 کارگەیە ئەزانی بەشێکی داخستنەکە چییە؟ ئەوە نی هەروازی لە بزنسەکەی نابێت کۆمپانیەکە ئێسراتەوە لە وڵاتێک ئێمە لازم بە بەنامی جەناب تا بوو 2 ساڵ پێش ئێسا زیاتریش هاوارمان کوت ئەگەر ئەم باج ڕوسوماتە بەم جۆرە بێ وڵات کەرتی تایبەتەکەی ئەچێ بەرەو نافەرمی بوون لە وڵاتان وڵاتێکی وەکو ئەمریکا لە سەدانەوەی بوونی تحتی ئابوووریەکەی پشت بە شەریکاتی بچووک و مامناوە دەبەستێ هەمیشە لە هەوڵی ئەوایە کە شەریکاتێکی نوێ تۆمارکە شەریکی نوێ تۆمارکە بۆی بچنە قاڵبی فەرمیەوە ناوی هەبێ حسابانقی هەبێ خێر و قازانجی دیار بێ بەپی خێر و قازانجی خۆی پارەی لێ وەرەگرێت ئەسڵەن دامی شەریکاتی بچووک و مامناوە دەکایەکەم بۆی گەورە بن دووەم بۆی گەنج هەن بە خۆی خاوەن کار بێ نەک هەر لە ساوایەتی و بکێشە بەسەریە بەس لای ئێمە ئەو کاتە حەزەرم وتم ئەگەر بەم جۆرە باج و ڕوسومات زیاکە بە لە 1600 کە زیای کردووە کارە بە بەو جۆرەی لێکراوە ئیتر خەڵک خاوەن کارگە بازرگان بیر لەوەیە کا بزنسەکەی لە فەرمی بوونەوە کە ناوی تەجیل کراوە بە ناوی کۆمپانیا کارگەی تەجیل کراوە ئەتێ ئەم تەجیلە ئەسرێتەوە بە ناوی فەرمی و بۆ مناڵە کۆمپانیا لە کۆمپانیام نییە دایەخەمەڵە چێڵی فلاسم کردو بە ناوی پێشەنگایەکەوی شەکە بە ناوی دوکانێکۆی شەکات چونکە یعنی لە ژێریا دەرناچێ حاڵەتی دۆم ئەمانە زۆرینەیان لێرە ناو ڕسمیاتی خۆیان ئەسڵنەوە ئەچن لە بەغدا ناوی خۆیان تۆمارەکەن ڕێک ئەی بەسمەوە بۆ قسە ئەڵێم باج ڕوسومات بۆچی بەم بەیەکێتی و پارتی بەغدا موچەکە یا بە خەڵک چونکە پارەی موچەیە تۆ ناو بازار هەرە چم لە بەغا تەجیلەکەم باج ڕوسومات کەمتر وە نییە بۆ بیەم بەمانیانی بۆیە ئەگەر ئەم حاڵەتانە بەردەوام بەڵام ئەمە کی خەمێمەخوا باش یعنی تۆ وازانێکێتی پارتی ئێستا ئەم 1935 کارگەیە هەرسەی داخراوە هەر هەمووشی داخلەیەکی تو پارتی چ مشکلێکی مهم ئەوە شەریکە گەورەکانی خۆیان کە بوون بەحوت گرد و شاخ و دار و بەردی ئەم وڵاتیان داگیر کرد ئەوانە بمێنێ ئەوانە بن لە کاتێکە لە وڵاتان ڕێک بە عەکسەوەیە باج و سەرانەیەکی زۆر لە شەریکاتی گەورە چکە بۆ تقریبا 10-15 ساڵە خزمەت کراون تاوەکو گەورە بوون زەویان پێدراوە پرۆژەیان پێدراوە فراوان کراون کار ئاسانیان بۆ ئەکەن ببنە سەرچاوی داهات بۆ وڵات ئەم سەرچاوی داهاتی شەریکاتی گەورەکان ئێنن بەشێکی وا لێ ئەەکەن کە کەمتر زەقتکەن لە شەریکاتی بچووک مامناون بۆ ئەوەی خەڵک گەشەکە یعنی ئێستا گەنجێک لەم برابە ڕێزانە باشە بێ خاوەنکاری خۆی بێ ئەڵێ خۆ من ناکەم بزنسی چی دابنم من چۆن بگەمە فڵان شەریکی گەورە ناگات ئەی شەریکاتی بچووک وڵی کاکە هەر ڕۆژەی 6 جار هەر هەموو مانگێک هەموو ساڵێک 8 باج و سەرانەمان لێزەن ئەو فڵان کەسی برادرم فەشەلیێنە ئەو فڵان کەسی خزمم ئیفلاسی کرد ئەوە کەواتە حاجزێکی نفسی دروست کردو بۆ هەموو گەنجێک یعنی ئەگەر وانە بێت کاک حەکیم کارەساتە یەکەمی کۆلیژەکەیەتی یەکەمی کۆی زانکۆکەیە هاتو داوای دامەزراندنەکە ئەگەر ئەم کەسە ئاوا عەدالەت هەبێت لە ناو بازاڕی کارە کەسێک کە یەکەمە بێت لە ئیدارە اقتصادە کەسێک یەکەمە بێت لە هەندەسەیە کارەسات نییە بچێ بێ بە مۆزەف بەڵام نەحەقی نییە بۆ لەبەروی ئەزانێت کەرتی تا بچ وەزایکی دین و سەرموچە بەس پێشتر یەکی لە بەرنامەکانی کابینی نوێم کە ئێستا ماوەکەی بڵێن دەمێکە بەسەر چووە ئەوە بوو کە هەری کار بڕەخسێن لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ئەوەشیان نەکرد چێ بێڕەخسێنێ خۆیان بیڕەخسین لە ڕێگەی کەرتی تایبەت ئەخر ئەبێت تەرجیعێکی کەرتی تایبەتکەن بۆی بتوان خەڵکی زیاد دابمەزرێن ئێستا بەردەوام بێکاری لە ڕێژەیەکی زۆر لە زیاد بووندایە یعنی ئێمە سەرژمێریە کرا بنەزانم ینی ئەمە لای جەناب تۆیڵ ئەمە سەرژمێرە بە ڕێکەوتن کرابوو ئەم سەرژمێری کە کرا ڕێکەوتین لەسەر کرابوو لەبارەی چیەوە لەسەر هەنێ دەربڕین و هەنێشت بەڵام ئەوەی گرنگەکە با نەچینە سەرەوە ئەوەی کە گرنگە بۆ سەرژمێری نابێ ڕێژەی بێکاری ئاشکراکەن ئەو ناتوانێت بێن بە ڕێکەوتن لە بەرامبەر شت کۆمەڵەشن لەسەر ئەویاننا بەڵام گرفتی هەرێمی کوردستان مەوزوعی داتایە ئەم وڵاتە کوا بڕای بە داتایە کوا بڕای بە ژمارەیە کاتێککە تۆ ژمارەت هەبوو داتا دەبوو کاک حەکیم ئەمە علمی ئیدارە ئەمەمان پێڵە بۆی بڕیارێکی دروست بی چیەکەی سە کۆبی تۆ چی پێ باشە تۆ چی بە باشە نا داتایەنیت ئەمانە ڕقەمن باش ڕقەم یەک
ڕقم 2 ڕقم 3 ئەمانە بەتەنیا هەر ڕقمن هیچ معنایەکی نیە بۆ من تۆ بەس کاتێک ئەڵێ یەک زایدەنێک یەکسانە بە 2 ئەمە ئەبێتە ئینفۆرمێشن ئەبێتە معلومەیە تێگەی یەک و یەکە کاتە 2 کاتێک کە تێئەگەی ئەکرێ بۆ نمونە 0 و 2 زائیدەن 0 و 2 کاتە 2 باشە یا لەو ژمارەکەواتە پێتەڵێ من یەک بەز یەک بەماوەی 2 ساڵە ئەوەندە زیام کردووە ئەمە بێتە نۆڵەجە بێتە حیکمەتێک ئەبێتە شتێک کە ئەتوانی تۆ قەراری پێبێ لەسەر بنەمای کۆمەڵێ داتا ئەنجا تۆ قەرارەی بۆ نمونە داتایەکەم پێ بڵێ ڕاستەقینە بێ پێم بڵێ لە دوای 2014ەوە کاناردەی نەوەستا هەتا ئێستا کە ئەبووای خۆیان بیان کردە ساڵ بە ساڵ ڕێژەی بەکاری چی بەسەر هاتووە ڕێژەی هەڵاوسان ڕێژەی هەژاری ئەم سیانە مؤشرن بۆ اقتصادێکی جێگیر اقتصادی جێگیر یعنی چی یعنی سیاسەتی جێگیر دۆخی سیاسی جێگیر دۆخی سیاسی جێگیر یعنی چی یعنی دۆخی نەفسێکی جێگیر جم و جۆڵی بازرگانی ئەمە یعنی چی یعنی ئەوەی لە دەرەوە ئیتر خەڵک تموحەکاتە ئێرە بێ لێرەوە بەرهێنان کە بۆ بەرهێنانیش دەچنە دەرەوە چکە لێرە هیچ شتێ جێگیر نە اقتصادەکەی نە سیاسەتەکەی نە هیچ دۆخێکی جێگیر نییە من با نمونەگەر بە باسکەم کاکە هەر ناو بازاری نەگرتوەوە زانکۆ هەیە زانکۆکانی هەرێمی کوردستان بڕۆ پرسیارکە بزان چەند تەلەبەیان کەم بۆ تۆ باڵە بەڵێ بڵێ بڕۆ گوێ لە مامۆسەکانی زانکۆ کرد بزانە موچیان چەند کەم کراوەتەوە تایبەتیش بۆ کەم کراوەتەوە لەبەرەوەی دۆخەکەی خەڵک و خێزانەکان بە جۆرێکە مناڵەکان نابەنە زانکۆکان بە ئەلی بخوێنن بە ڕێژەیەکی زۆر تەلەبە ئەچێتە زانکۆ حکومیەکان باشە خۆ ئەمە باشە بەلای منەوە ئەستن ڕێژەی پارەی وەرگرتنی ئەوانە کەم بکرێتەوە بەڵام کاتێک کە جموجۆڵی پارەکەم بێ خەڵک بیل لە ڕێخستنەوەی داهاتی خێزانی خۆشیەکاتەوە خەرجی خۆیەکاتەوە یعنی مامۆستایەکی زانکۆ کە لە سەدا من پرسیارم لە هەندێکیان کردو بە لە سەدا چلی موچەکەی دابەزیوە ئەم هاوڵاتیە ئەم مامۆستای زانکۆیە بە لە سەدا چلیش خەرجیەکانی کەمەکاتەوە کە خەرجی کەم کردەوە کابرای دوکانار و ئەو خەڵکیش لە بازارە بە لە سەدا چل فرۆشی کەمەکە بزانە چۆن بڵاو بێتەوە ئەمە بۆ هەموو بەڵام هەیە یەکێتی و پارتی گوێ بەمە ئەیەن باش بابین و سەر موچەکە سەر هەژماری من و تاوتین سەر لە سلێمانی کامیان جێبەجێ دەکرێت لە سلێمانی ئێستا حالیان تەسەوڕەکە من وتم تەوتین معاملەیەکی سیاسی پێوەکرێ بەداخەوە لای معاملەیەکی سیاسی پێوەکرێ ئەوە یەکێتی پێم وایە ئەمڕۆ کتابێک دەرچووە ئەوەیە پێم وایە یەکێتی ئەگەر جدی بێ لە مۆزوعی تەوتین جدی بێ لە مۆزوعی تەوتین باشە من لێرەوە پێشنیارەکەم بۆیان پێشنیازەکە چییە؟ ئەگەر یەکێتی جدیە لە مۆزوع بۆ قوبات تاڵەبانیان بافڵ تاڵەبانێ کا قوبات ئەڵێ من لەگەڵ تەوتین ئەمانە ئەڵێ من دژی هەژماری من و بەو جۆرە بافڵ تاڵەبانی ئێستا لەبەرەوەی کە جەنابی سەرۆکایەتی ئەو وەفدانەیە کاکە ئەڕوات بۆ لە وڵات ئەو حیزبانە طبعا دوایەوە ئەبێ لە هینی دانوستانە عادەتەن پێشەوەی لەگەڵ کوتلی گەورە کۆبیتەوە لەگەڵ کوتلەکانی خوارتر کۆبیتەوە بۆی هێزێ بۆ خۆ دروستکەی بەهێزەوە بچێ لەگەڵ گەورەترین کوتلا کۆبیتەوە ئەمە سیاسەتی دانوستانە لە پرۆسی حکومڕانیە من پێشنیارەکەم بۆی ئەگەر مەوزوعی تەوتین بە جدیەتی بابی کاتە پێشمەرجی ڕێکەوتن و پێگەێنانی کابینەی هەرێمی کوردستان لە وەرەقەی دانوستانی خۆیان بڵێ تەوتین جێبەجێ بکرێت ئەگەر تەوتین جێبەجێکرێ ئێمە ئەتوانین حکوومەتێکی نیشتیمانی وا دروستکەین تەوتین بە حساب نیشتیمانیە فەرمو حکوومەتێکی نیشتیمانی دروستکەن هەنگاوی سەرەتاکەی تەوتین بێ ئەگەر جدین بەڵام بەڕاستی دۆخی هاوڵاتیان دۆخی نەفسییان دۆخی بیکنەوەوانێک ینی من لە پێرەوە ئەوە موچەی مانگی 11 هات دوایی وتیان 12 ئەمڕۆ کەسێکم بینی لە ئەمەی خەزێنەی هەرێمی سلێمانی باشە وتیانە مانگی 11 بپێچنەوە چاوەڕی مانگی 11 بن هەر دوێنێ شەوتیان مانگی 11 یعنی ئەم یاریکردنە بە شعوری خەڵک بۆیە فەرموو بە مەوزوعی تەوتین بکاتە پێشمەرجی بەشداریکردن لە حکومەت ئەتوانێ ئەیکات ئەگەر جدیە لە مۆزوعی تەوتین ئەگەر ئێمە ڕازگوێن لەگەڵ خەڵکی خۆمانە بەڵام نا ئەی بەس بانگەشێکی هەڵبژاردن بوو ئەزانی خۆی چۆنە
نەک ئەوان هەر بانگەشیان پێکرد بەڕاستیانە خەڵکی تریش بانگەشەی بەتەڵ مۆزوعی تەوتین کرد یاریکردن بە شعوری خەڵک باشە یعنی خۆ ئێمە با سەڕێح بین ئەمەی کە لە هەرێمی کوردستانە فەرموو ئێستا کۆمەڵی دادگەری سەڕێح ڕازگۆ لەگەڵ دەنگدەری خۆیان بەشدار ناچێتە پەرلەمان باشەمە ئەوە پەیوەندی بە دۆخی ناوخۆی کۆمەڵ خۆیەتی بەڕاستی باشە بەڵام هەنگاوێکی سیاسی جیاوازە ینی هەنگاوی سیاسی جیاوازە من پێم وایە ڕەفسکردنی ئەوەی کە من شایانی سێ کورسی بم ئەوە بۆ خۆی هەنگاوە باش بڵێ من شانی سێ کورسی نیم باش ئەمە یەک و دوو سبەی ئەتوانی بڵێ بۆ دەنگدار چکە تۆ وتت تەزویر کراوە کە وتت تەزویر کراوە و خەڵکە بێ ئومێد کرد لە هەڵبژاردن دەبێت بچی بۆ قۆناغی دواتر ئەچیتە پەرلەمان بڕوا بکە بەشداری حکومەتیشکەی باشتر ئەمە قسەی منە کە تۆ پێ دوایە ئەم هەڵبژاردنە کامل هەمووی دیزاین و تەزویرە و فێڵ لە خەڵک کراوە ئەچیتە پەرلەمان بە پەرلەمانێکی دیزاین کراوە بە قسەی خۆت فەرقی چێ لە بەشداریکردن لە حکومەت هەموو هێزێک ناتوانێن بڕیارە بدە ئێستا ڕەنگە کاندی دیلایەنەکانی تر ئەگەر حیزبەکەش بڕیاریدا پابەند حیزبێک کە ڕێخستنی هەبێت فەرقەکە لەگەڵ حیزبێک ڕێخستنی نەبێت حیزبێک ینی بچینە ئەو تەفاسیلە وردەکاری زۆرتیایە لێەوە ئەڕۆم بۆچی تۆ هەر بۆ سەری مارەکە باشە لەوەی مەوزوعی هەژماری من و تەوتینە بەڕاستی هەندێک لایەن بەڵێ جگە لە یەکێتی پارتیش یعنی کردیان بە پرۆپاگەند ئێمە لەگەڵ تەوتین و هاوهەرای دنیا نایەوە ئێستا ئەڵەن فەرموویکێتی بۆ تەوتین جێبەجێنێکرد ئەخ کاتێکە بێت کە تۆش حملە پێ نەکردبێ بۆی ئەسم بە سەرحی ڕێک بەرامبەر کاقوبات ئەمەموت بۆی بتوانن لەگەڵ ئەوانی تریشاکە یاری بە شعوری خەڵکەوەکەن بە ناوی معارەزە بە ناوی معارەزە بەڕاستی ئەبێ ئەمانش ئێمە وشیار بین بەس خەڵک هەیە وتی تێگەر بۆ نمونە مەوستکە معارەزەی چکە خەڵکی شەی وتی تێگە دەنگ پێدن جێبەجێ دەکەم بەس تۆ بەقەدەر حەزمی خۆت دەتوانانی ئیش پێی خەڵک چەند متمانت پێدا چەند دیزاینەکە کراوە شتێکی تێرە بەس مەوەست چیانی بۆ نمونە موزایەدا کابرا ئەزای چۆنە هەموو ئاگامان لە دۆخی سیاسی ئاگامان لە فرتوفێڵی سیاسیە ئاگامان لە شێوازی هەڵمەتی هەڵبژاردن و چی ئەکرێ و چی ناکرێ من ڕاستی پێت بەڵام ئەمەی کە لەم هەڵبژاردنا ڕوویە ئەتوانم بڵام خراپترین مانۆڕی سیاسی زۆرێک لە حیزبەکان بوو باشە ئەوانەی کە خۆیان بە معارەزانە خراپترین مانۆڕی سیاسی بۆ بێفکر بێڕوئیا بێ ئامانج بێ خەتەی استراتیجی بچم ئەم تەفاسیلە زۆر هەمووی بە نمونە ئەتوانین بسەلمێنین یعنی حیزبێکم پێ بڵێ کاک حەکیم جەنابەت و بیسەران و بێنەران بیری لێ بکەنەوە یەک وعدی کۆنکرێتی یابێ باواز لە یەکێتی پارتی بین کاکە یەکێتی پارتی یەک وعدی کۆنکرێتی بۆ بەیانەکان زۆر بەیان ئێستا پێم بڵێ بۆ باسی کۆمەڵی دادگەری باسی تەوتین بوو ئەگەر پچنە حکومڕانیەوە بۆ دەنگی زۆر بین بڕیارەکەی دادگا جێبەجێ دەکەن ئەو تەزویری لێکراوە ناچێتە پەرلەمان باشە ئەو تەزویر لێکراوە ناچێتە پەرلەماڵێ کە من تەزویرم لێکراوە وایە ئێستاکە ناچی باشە باش بۆ نمونە ڕاوتیاڵ ئێستا باسییان کردەوە تیان لەگەڵ بڕیارەکەی لەگەڵ بوون جیایە نوێ باسیگرتووە باسی کۆنکرێتیەکەم سێریکە حیزبێکم پێ بڵێ وتی بێتی ئێمە کە چوینە پەرلەمان نابێ بڵێ وڵات دەنگم پیاێ بێ حکوومەت خۆم تەشکیلکەم ئەمجا پرۆژه یاسا ئەبم بە پەرلەمان لۆبی ئەەکەم شەڕی ئەوە ئەەکەم کاری یەکەم ئەوە بێ هەرێمی نەکاری یەکەم بێ پرۆژه یاسای بودجە لە هەرێمی کوردستانە لەم کابینە ئەبێ لە ساڵ یەکەمە بیخێنە پەرلەمان ئەگەر نەیخێن ئەمە مقاتعی پەرلەمانەکەین وعدێکی کۆنکرێتی وان پێ بڵێ وعدێکی کۆنکرێتیم پێ بڵێ ئەگەر ئێمە چوینە پەرلەمان ئەبێ یاسای ژمارە 64 وەبەرهێنان کە لە 2004 ژمارە 4 ساڵی 2006 کە تەخشان و پەخشان بەم زەویانە کراوە لە هەرێمی کوردستانە ئێمە لە 2006 چوار خولە پێمان نەکراوە خێرتانەگا سەوتمان بنێ ئەگەر ئەم یاسامان تعدیل نەکرد لە قازانجی خەڵک ئێمە بایکۆتی پەرلەمانەکەن یەک وعدی کۆنکرێتین پێ ئەمە سەیریکە 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 پەیوەستە ئوستاز ژمارە ئەوەندەت نەبێ ناتوانانی یاسا هەموارکەی کاتێکە من تۆ خەڵک سەڵ تایاتێ بۆ شتێک کە پێت ناکرێت چێکی لەوێ من ئەڵام ئەگەر
ئەبەم شێوازە ئەگەر پێم نەکەم بایکۆتی پەرلەمانەکەم من لە شەقام بێم سەریکە ئێستا بەڕێزە گەلایەنێکی ئۆپۆزیسیۆن بی ئەگەر بزانی هیچت پێ ناکرێت لەو پەرلەمانەی کە زۆرینەی پارتی وێکێتیە بەڵێ ناچی ئەسڵان من خۆم شخصی خۆم شخصی خۆم بڕۆمە تۆ سەرۆکی ئەندامی حیزبێکی سەریکە بەرپرسێکی حیزبێکی سەریکە ئێمە خەڵکی تریشە زانێت کە ڕێی سیاسی ئێمە چۆن بووە لە حیزبەکانیشە و بە کۆمەڵیشەوە ئەزانێ بە جنای مامۆسادباری بە مامۆ سەلاح و بە لیستی گەل و بەوانی تریشەوە میان ئەزان ڕەمان وا بووە کە ئەم هەڵبژاردنە ئەبێ معارەزە پەلە نەکات لەوەی سحری معارەزە بەتاڵ کرێتەوە بە 3-4 کورسی بە 5-6 کورسی ئەم ئەگەر ڕێی ئێمەتەوێ بۆ لەبەرەوەی پێم وایە تووڕێیەکی زۆر دروست بوو ناکرێ ئەمە تۆ درگایەکی تەنفیزی کەمی بۆ بکەیتەوە بۆی ئەمە بکەیتەوە خەڵک تووڕێی کەم بێتەوە ئاوا بۆ جۆرە لە پرۆژێک خازائیدەن لەوانەیە بپرسی ئێستا پێت باشە ئۆپۆزیسیۆن بچێتە پەرلەمان و نەچێ ینی پێیان ناکرێت نەچن ئەزانی چییە ئەکەوێتە سەر لایەنەکان کاتێک کە تەزویر کرا کە بە حسابی ئەوان دیزاین چونکە ئەمە قسەی لەسەرە ئوستاس ئەمە قسەی لەسەرە کاکە ئەگەر باسی مۆزوعی تەزویر ئەکرێ و بتەوزیرەکەگە تو ئەزانی پارتی لە دووەکات چی کردووە چ جوهدێکی کردو بۆی زۆرترین سەڵ دوێنێ لە تاریخی بانگەشەی هەڵبژاردنە ئەوەی پارتی لە دووەکا کردووی لە تاریخا دەی کردو ناچمە تەفاسیلەکەی ئەوەی کە سیاسی گوێ لێ پارەبەخشینەوەی ئەوەی کە کردوێتی لە دووەکە لە تاریخی بانگەشە هەڵبژاردنی خۆیان لێ کردو ئەوەی یەکێتی ئەوەی هەمووی هەردووکیان بە ملیۆنیان نەبەخشیوێتەوە باشە لە مامەڵەکردن لەگەڵ عەشرەتەکانە کاکە عەشرەت نەماوەکان دیدی نەبێ لە پارتیە جهدی کردووە یەکێتی ئەوەی لە توانایە هەبێ ئەمە بە تەحەداوە ئەڵم لە تاریخی هەموو حەملەکانی خۆیان هەرگیز بەم جۆرە هەوڵی نەیاوە بە لایەنەکەی تریش ئەڵێ من لە ماڵەوە دائەنیشم باشە دوو هاوهەراو بۆەکەم وەڵای خێتان نەگات لەبەرەوەی ناو معارەزەیە وەرە دەنگم بنێ کاکە تۆ چی جیاوازە لە هەڵبژاردنەکەی پێشوو ئەتوانی چی جیاوازم بۆ بکەیت ئێکە بەڵام ئەگەر معارەزەیەکی گەورەی فراوانی سەیریکە بنکە فراوان کە شتێکی جیاواز بێ ئومێد بۆ خەڵک بگێڕێتەوە ئەتوانی بڵێ کاکە لەبەر ئەمە سەڵتم بەرێ ئەمە خاڵ باشە ئێستا چی تێ بۆوانێ دەچنە پەرلەمان چیت بۆیان هەیە باشە با قسەکەم تەواوکە وتت تەزویرە ئەو مەوزوعانە ئایا ئەچنە پەرلەمان ناچن ئەکەوێتە سەرچی ئەو حیزبان لە دوای نەتیجەکان ئایا چۆن مامەڵیان لەسەر لەگەڵ پرسی هەڵبژارد ناکرد تۆ بەدیلی هەڵبژاردنت چییە کاک حەکیم بەدیل هەڵبژاردن چییە ڕاپەڕینێ شۆڕشی چەکداریە بایکۆتە نازانم شۆڕشی مەدەنیە باش وانە چەکە بایکۆتی پرۆسی سیاسی باش تۆ ئەمانە هیچی ناکەی باشە ئەمە کە هیچی ناکەی و تاقیش کراوەتەوە لە حەڤەی شوباتەوە تۆ بەدیلی تۆ هەڵبژاردنە ناکرێت تۆ ئێستا ئەم هەڵبژاردنە بە کاملی ئەڵێ تەزویرە باشە دوو ڕێگات لە بەدەمای ئەبێ نەچیتە پەرلەمان ئەوە کۆمە وای کرد یعنی خیتابی نەچوونە پەرلەمانی یەکی گرت لەگەڵ ئەو دژایەتی بۆ تەزویر کرا بە حقسەی وتی ئەمە تەزویر کراوە ئیسلمێ تەزویر بکەی و بچی سەیریکە ئەوە زانین باسی لە چیەکەین باسی لە پێگەیشتووی سیاسیەکەین کاک حەکیم باسی لە پێگەیشتووی سیاسیەکەین کاتێک کە تۆ تەزویرت لێ ئەکرێ بە قسەی خۆ دەڵی تەزویرم لێکراوە دەنگم لێکراوە نە کەس دەنگی یا و قورعانە خوا ئەمانە کە پێم وایە ئەمانە سەنەد نین ئەمانە سەنەد نین ئەمە گەرتە بۆ کولتوری هەرێمی کوردستان یعنی کاکە من خەڵکە ناسم خەڵکی خۆی سەوتی نەهاتێ وەڵای زەلامە ناسم و عەدیبەتەکە زاوە دڵی دەکاندید شینەتەوە جەنابەت کاندید بووی جەنابەت کاندید بووی ئەگەر بە پێی وعد بێت خوا بێت چەند دەنگەبانە ئێمە تەزویرمان لێکراوە باشە واز لە تەزویر بێن هەرمەسمەوەکو خودی لیستەکە کاکە خەڵگەیە دڵی کاکە خەڵگەیە 20 کاندید تەقیەوە دەرگای قبل وڵا سەودان بە تۆ بۆ بەعقولە تۆ کابرا بانکی محاسبەیەکی بڵێ سەوتە داوە بە منیانە با ئەمە تەواو بۆ خەلای خەڵکم ئێستاوی کە دەڵێت تەزویر کراوە بچێتە پەرلەمان ڕازگۆنیە لەگەڵ دەنگ دەرەکەی ڕازگۆنی لەگەڵ سەیریکە پێگەیشتوی سیاسی چییە حکمەتی سیاسی ئەوەیە کاتێک کە ئەڵەی تەزویر کراوە ئەگەر زانیت ئەبێ بزانی بۆ تەسەلمێ پێش ئەوەی بە خەڵک بگەینە سۆزی خەڵک ڕاکێشی هەڵبژاردن لە بەرچاوی خەڵقی ئەبێت چەند ڕێگایەکە لە بەردەمایە پلانی ئایا بۆ تەسەلمێنرێ ئەگەر بۆ سەلمە و بە تەواوەتی زانیت دادگا کۆمیسیۆن پشتیوانی تەکا ئەوە تەکا و هێزێکی وات هەیە بتوانێت ئیرادەیەکی
و سیاسی دەیە ئەتوانی پێ بە بەرژەوەندی خۆتا بنی مقاتعی پەرلەمانکەی چیت هەیە لەسەر هەڵبژاردن بیکە بەڵام کاتێ تۆ یەکلا ینی 100% نیازت دەیە بچیتە پەرلەمان بەڵام بەم هەڵەشەیە بەم ڕاکردنە بەم هاوهرایە بەر ئەبیتە هەڵبژاردن بەدیلت چێ بۆ خەڵکی باشە ساڵێکی تر هەڵبژاردننی عێراق بۆیە باسم لە ژیری سیاسی ئێستا کەسێک هاوڵاتیەک بەم جۆرە مامەڵەکە ئاساییە بەڵام حیزبی سیاسی کە دەنگێنێ ئەبێت لە ئاست ئەو متمانابێ لە ئاستی ئەوە بێ کە بزانێت چۆن مامەڵە ئەکات لەگەڵ ئەو حەدەسە سیاسیانە کڕ ینی تەسەورەکە یەکێتی پارتی دوو جار گۆڵیان کرد لە مححڕزە باشە لە ناو هەڵبژاردنە کە حملەیەکی زۆر کرا بڕۆ سەیری کە بزانێت چەند کەسی سیاسی بە هێزەکانی سەربازیان وت لە بری ئەوەی ڕسمی گرن باشە ڕسمی یەکەم تەلەفکەن کە ئیگرن ڕسمی یەکەم بگرن تەلەفیکەن دوایی دانەیەکی تر بکەنەوە ئەمە گەورەترین گۆڵ کرابوو دوایی نزیکی 250,000 تەلەفەیە ئەڵێ ئەم تەلەفە زۆرە بۆ چییە کاکەوە هەر هەمووتان ڕیکلامتان بۆ پلانەکە یەکێتی پارتی کرد ئەمە یەکەم بۆیە ئەڵم کاتێک کە سیاست بەبێ عقلێکی استراتیجی مامەڵی لێگەڵاکرێت بێ باشی و خراپەکانێ خاڵی دووهەم مۆزوعی تەزویر یەکێتی پارتی بێدەنگ بوون وتیان بە ئارەزی خۆیان شەڕ لەسەر تەزویرکەن دوایش هەرێنەوە پەرلەمان هەڵبژاردنێکی تر قازانجی چیەکەن خەڵک بێ ئومێد بوو لە هەڵبژاردن ئەگەر بێ ئومێد ببێ جارێکی تریش کە دڵنیان بۆ هەڵبژاردنی عێراق خەڵک زۆر کەم متمانەی ماوە یەکێتی پارتی قازانجەکان و سەنگی خۆشیان تا ڕادەیە کەم کردەوە باش کاتمان زۆر کەمەوە بەس بۆ کوپێکێنانی کابینی حکومەت هیچ چاوەڕ دەکرێت ڕێکەوتن بکرێ و پرسی موچەوانە بەلایەک داپڕێ خودی یەکەم دانیشتنی پەرلەمانیش دەکرێت لە ڕۆژانی داهاتوو لەو مانەوڕە سیاسی کە یەکێتی پارتی ئەیکەن پێم وایە یەکێتی نایە بە حەجمی کورسیەکانی پشکی پێ بدرێ داوای دەکەون دەیاگەدار یەکێتی نایە بە حەجمی کورسەکانی پشکی پێ بدرێ ئەوێ بەپێی مووقعی ئێستای خۆی لە ڕووی جیۆپۆلیتیکی سیاسیۆ لە ڕووی جوگرافیاوە دەڵێ دەبێت بەرکەوتی هەڵبژاردن ئەمە قسەکەیە ئەمە گرفتی یەکەم ئەمە گرفتی یەکەم گرفتی دووهام لە پێگەێنانی حکوومەت مۆزوعی هەڵبژاردننی عێراقە کە من پێم وایە پێگەێنانی حکوومەت لە سەروبەندی ئێستەیە کە بانگەشی ئەوەندە ینی حیزب هەیە بناداگادارم حیزبی دەسەڵات دەیە خەریکی گەنگەشەی هەڵبژاردننی عێراقە لەم دۆخەیە پێم وایە حکوومەت تەشکیل ناکرێ تاوەکو هەڵبژاردننی عێراق لێرە لەمایان قازانجە بۆ یەکێتی بۆ پارتیش پارتی ئەوێ پاکێجی حکوومەتی هەرێم لەگەڵ بەرکەوتەکانیان لەگەڵ بەغدا یعنی یەک پاکێت بێ بتوانن ئەگەر لێرە شتێک نیا بە یەکێتی بتوانێت لە بەغدا تعویزی بۆ بکاتەوە چونکە پارتی حەزی بەوە هەیە یەکێتیش پێ وایە ئەگەر ئێستا سنگێکی باش بەدەست بێنێ بە فشار ئەمە ئیسفادەی لێ ئەکا بۆ هەڵمەتی هەڵبژاردن باش کە ئێمە ناڵەن ئێمە خۆسە پێێن و نازام ئیتر ئێمە گۆڕاوینەوانە پارتیش ئاگاداری ئەم هینانێ بۆیە من پێم وایە بە هەموو حاڵەتەکانە ئەم حکوومەتە وەکو جاران حکوومەتێکی نیشتیمانی نابێ حکوومەتی یەکێتی پارتیە بێ و من پێش هەڵبژاردن من شتێکم وت بە ئاماژە خەڵکەی کاکەوان تۆ کە باسی دیزاینەکەی بۆ باسە نەکردو کاکە بەڕوتنی وتم بڕۆنە سەری لە بەرنامەیەکی تایبەتی خەوتم دوو لە سەرسێی پەرلەمان بۆ یەکێتی پارتیە بێ یەک لە سەرسێ بۆ هێزەکانی دەرەوە ئێستا ڕێک وا دەرچوە نەخشەی ناو پەرلەمان لە حکوومەتە بە یەکێتی و پارتی کۆمەڵی هێزی بچووک حکوومەت پێگەێنن باشە پەرلەمانیش بە جۆرێگە بێ کە پێم وایە دیزاینەکەی ینی بڵین ئەوەی کە نەتیجەکەی کە بەم جۆرە دەرچووە یەک جیاوازی ئەوەیە کە هێزێک ناتوانێت بە تەنیا زۆرینە بەدەزێنێ دەتوانیت بۆ بەڵام نەخشەکە پێم وایە ئیرادەی هەنێ حیزبی معارەزە لە ناو پەرلەمانە دەشکێنرێت لەبەر ئەو زۆرینە و کەمینە ئەبێ حیزب معارەزەکان ئاگیان لەخۆیان سپاس دەکەین کە دکتۆر کاروان ساڵح مادومان کە سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بۆ سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس باوکارانم خواتان لەگەڵ